بەیانێکی زووی یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزانی پیرۆزە لە گەڕەکی خەباتی سلێمانی. باران بەلێزمە دەبارێت. هاوڵاتیان لەژێر بنمیچ و ژێرکەپی دوکانەکانەوە ڕیز بوون و ماڵە و ماڵ دەگەڕێن بۆ جەژنە پیرۆزە و بە جێگەیاندنی خزماتی و گەردەن ئازادی لە یەکدی. بەڕاستی ئەم دوو جەژنەی کە ئێمە هەمانە وەکو موسڵمان شتێکی زۆر چاکە لەبەرەوەی ئاگادارمانەکاتەوە لە یەکتری بزانین کە سەردانی یەکتری ئەەکەین کە براکە دیار نەبێت کە هاوڕێکە دیار نەبێت کە دراوسەکە دیار نەبێت کە جەژن چوو دەدرکاکەی ئەیبینیت. یعنی بەڕاستی شتێکی چاکە و لەم گەڕەکە شەعبانەی ئێمە شاو کۆمەڵێ خەڵکە دیاریدێکی زۆر جوانە و شتێکی ڕێک و پێکە. ساڵی هەشتاکانی شاتەوان عمرم هەبوو ئاگام لە مەسەلەکەی جارانیش وەختی خۆی حیزب بەعسەی و جەژنەکانی حەڤە و سی تەمووز و ئەم شتانە ئەنووس ئەو جەژنانە زاڵێ بەسەر جەژنی ڕەمەزان و قوربانە وە لە کاتی خۆشمانە ئێستێش نەورۆزە و نازەم چیە یعنی هەر زاڵ بێ بەس ئەم جەژنە چونکە ناخمانایە هەفتەیە دوو هەفتە مانگی پێش و خەڵک هەر لە خۆی و خۆڕست خۆی ئامادەکا بۆ جەژن. جەژن شتێک نییە بمێنێ معجزەی ئیسلام لەگەڵ معجزەی جەژنە بێکەوەن. یعنی جەژن تقریبا معجزەیە یەکێکە لە معجزەکانی ئیسلامە. ئەمە ماڵی یەکێ لە هاوردەکانمانە کە پار جەژن لەگەڵمانە بوو جەژنە پیرۆزەیەک لە ماڵان لەگەڵ ئێمە ئەم ساڵ بە حادیسەیەک دوایی کرد بەداخەوە 5 کەسەکە خۆی و خێزانی دادەچنوخان و کاگەسەی ڕێبواری برای. ئەنی ئەم ساڵ ئێمە کەلیەکمان پێوە دیارەکە ئەم پیاوە لەگەڵ ئێمان نەبوو بەڕاستی دراوسەیەک بوو نمونەی کەمە. هاوڵاتیان لە ماڵەکاندا دەنیشن و سەردانی ماڵەکان دەکەن و دادەنیشن و بە قسەی خۆش و پێکەنین و خواردنی شیرنی سەرگوزەشتە دەگەڕنەوە تا هەمووان پێ بکەنن. ئەوان سەردانیکردن و کۆبوونەوە لە دەوری یەکدا لە جەژندا بە گرنگ دەزانن بە تایبەت بۆ لای کەسانی نەخۆش هەمووشیان ڕێنماییەکان لە مامۆستای مزگەوتەکەیانەوە وەردەگرن. بەیانی الحەمدولیلا مزگەوتمان قەرەباڵغ بوو بەو حاڵی بارانەی کە تاوێکی بارانی زۆر بوو خەڵک زۆر هاتوو بۆ مزگە و بە چەترەوە بە سیارە و هەندێکیش کە هاتبوون گیانیان تەڕ بوو بەڵام ئەوەی باش بوو لە مزگەوت چەند کەسێکی کەم لەبێ هاتوونەتە دەرەوە هەمووی مایەوە و هەمومان جەژنە پیرۆزە و گەردن ئازادیمان لە یەکتری کرد. ینی ئەو فرسەتەمان ئەو هەلو فرسەتەمان قۆستەوە کە ئەگە بارانیش بێ و نەتوانی بینە دەرەوە لە مزگەوت جەژنە پیرۆزەمان لێ کرد. دوای مانگێک لە بەڕۆژوبوونی عیبادەت هەمووان بە خۆشحاڵی و شادی و کامەرانی پێشوازیان لە جەژن کردووە. دەرگای هەمووان لەسەر پشتە و بە چکولێت و کەرەستەکانی جەژن پێشوازی لە میوانەکانیان دەکەن. ڕامیا عوسمان کەناڵی پێام سلێمانی.